بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم نەورۆزە. ئەمڕۆژ باسی بابەتێک دەکەین کە لەوانەیە هەم گرنگ بێت و هەم ترسناک بێت. چۆن باسی تەمەنی باڵغبوون لەگەڵ کوڕەکەت بکەیت جا ئەگەر منداڵەکەت هێشتا نەگەیشتووەتە تەمەنی باڵغبوون یان بە تەمەنی باڵغبووندا تێدەپەڕێت. هەرگیز درەنگ نییە بۆ ئەم گفتوگۆیە. ئێمە بۆت ڕوون دەکەینەوە کە بۆچی گرنگە، چۆن گفتوگۆکە دەست پێ بکەیت و چی بڵیت. تەمەنی باڵغبوون گۆڕانکارێکی گەورەیە لە ژیانی منداڵەکەت، کاتێکە کە گۆڕانکاری لە جەستە و هەستەکانیدا ڕوودەدات. بۆ کوڕان ئەم قۆناغا بە زۆری لە نێوان تەمەنی 9 بۆ 14 ساڵیدا دەست پێ دەکات. زۆر گرنگە لە کاتی خۆیدا دەست بەم گفتوگویانە بکەیت. باشترین کات لە تەمەنی 9 ساڵیدایە بۆ ئەوەی کوڕەکەت بزانێت پێشبینی چ جۆرە گۆڕانکاریەک بکات و تۆ وەک سەرچاوێکی متمانە پێکراوی زانیاری ببینێت. بەڵام چی ئەگەر کوڕەکەت بە تەمەنی باڵغبووندا تێپەڕێت و هێشتا قسەت لەگەڵی نەکرد بێت؟ نیگەران مەبە، تۆ ئێستا لێرەیت. ئەمە نیشانی ئەوەیە کە گرنگی پێدەدەیت و هێشتا کاتت ماوە بۆ بەخشینی پشتیوانی و یارمەتی پێویست بە کوڕەکەت. قسەکردن لەگەڵ کوڕەکەت دەربارەی باڵغبوون دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی هەز بە تەنهایی و ترس نەکات لە کاتێکدا کە بە گۆڕانکاری گەورە تێدەپەڕێت. ئەگەر ئەمە بارودۆخی تۆیە، بیر لەوە بکەرەوە کە داوا لە کەسێک بکەیت قسەی لەگەڵ بکات، وەک خزمێکی پیاو، هاوڕێ یان کەسێکی تر کە تۆ کوڕەکەت ڕێزی لێ دەگرن و متمانەی پێ دەکەن. بەڵام ئەگەر بڕیارتدا بە تەنها ئەم کارە بکەیت یان دایکێکی بە تەنها بیت، لەبیرت بێت کە بە کەمێک ئامادەکاری دەتوانیت بە متمانەوە مامەڵە لەگەڵ ئەم گفتوگۆیە بکەیت. بۆ ئەوەی خۆت ئامادە بکەیت، گوێ لە تۆماری دەنگی باسی بکەین، بنەماکانی قسەکردن لەسەر جەستە و ڕەگەز بگری. هەروەها سەرچاوێکی تر لەسەر لاها هەیە بە ناوی لەشی نێر کە زانیاری پێویستت پێدەدات بۆ ئەوەی بتوانیت شتەکان بە شێوەیەک ڕوون بکەیتەوە کە کوڕەکەت لی تێبگات. ئامۆژگاریکی تر، لەگەڵ کوڕەکەت سەیری ڤیدۆکە بکە یان پێکەوە گوێ لە تۆماری دەنگی بگرن. تەنها دڵنیا بە کە پێشتر ئامادەی بکەیت و دواتر گفتوگۆیەک بکەیت بۆ وەڵامدانەوەی هەر پرسیارێک کە هەیبێت. ئێستا باسی ئامۆژگارەکان بکەین. لێرەدا چەند ڕێگایەک دەخەینە ڕوو بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە بە ئاسانی بەڕێوە بچێت. ئامۆژگاری یەکەم، بەکارهێنانی وشە و دەستەواژەی گونجاو. گرنگە کوڕەکەت ناوی دروستی ئەندامەکانی جەستەی بزانێت، لەوانەش ئەندامەکانی زاوزێ. بەکارهێنانی وشەی وەک ئەندامی نێرینە و گون لە جیاتی وشەی دروستکراو، ئەوە بۆی دیاری دەکات کە هیچ شتێکی هەڵە، جیاواز یان سەیر لەم بەشانەی جەستەیاندا نییە. ئەگەر تا ئێستا ئەم دەستەواژانەت بەکار نەهێناوە، ئێستا کاتێکی باشە بۆ دەستپێکردن. دەتوانیت شتێکی وەک ئەمە بڵیت: ئەزانی کە ئێمە پێشتر وشەی فڵانمان بەکارهێناوە؟ بەڵام لە ڕاستیدا پێی دەوترێت ئەندامی نێرینە. گرنگە وشە و دەستەواژەی گونجاو بەکار بهێنین بۆ قسەکردن لەسەر جەستەمان، بۆیە ئەم وشەیە لە مودووە بەکاردەهێنم. ئامۆژگاری دووەم، گفتوگۆی کورت بکە بە شێوەیەکی بەردەوام. تەمەنی باڵغبوون بابەتێکی ئاڵۆزا بۆ باسکردن، پەیوەندی بە زۆر شتی ترەوە هەیە، وەک سێکس و ڕەگەز. پێویست ناکات و نابێت لە یەک کاتدا گفتوگۆ لەسەر هەموو شتێک بکەیت، بەڵکو بیر لەوە بکەرەوە کە بە هەنگاوی بچووک گفتوگۆی لەسەر بکەیت. دەتوانیت کەمێک زانیاری لەگەڵیدا هاوبەشی بکەیت و تێبینی کاردانەوەی کوڕەکەت بکەیت. گفتوگۆکە بە پێی ئامادەبوون و پرسیارەکانی کوڕەکەت بەڕێوە بەرە. قسەکردنی بەردەوامیش لەسەر ئەم بابەتانە ئاسایی دەکات و گفتوگۆ لەسەریان ئاسانتر دەکات. ئامۆژگاری سێم، کێشە نیە ئەگەر هەموو شتێک نەزانیت. ئەگەر کوڕەکەت پرسیارەکەت لێ بکات و دڵنیانیت کە چۆن وەڵام بدەیتەوە، ئەوە بە تەواوی ئاساییە. دەتوانیت بڵیت: پرسیارێکی زۆر باشە، زۆر پێخۆشحاڵم بیرڕاکانت لەگەڵم دەردەبڕیت. دەمەوێت وەڵامێکی باشت پێ بدەم، بۆیە با بیری لێ بکەمەوە بەم زوانە وەڵامت دەدەم. ئامۆژگاری چوارم، بەبێ ڕەخنەگرتن وەڵام بدە. لەوانەیە کوڕەکەت پرسیارێکی کۆمیدی یان سەرسوڕهێنەرت لێ بکات، هەوڵ بدە بەبێ ڕەخنەگرتن و بەهێمنی وەڵامی بدەیتەوە. ئەگەر ببینێت کە تۆ ئارامیت،
ئەوە ئەویش دەتوانێت بە ئاسانی پرسیارەکانی تر لە داهاتوودا بکات. ئامۆژگاری پێنجەم، ناسینەوە و ڕێزگرتنی هەستەکانی و دابینکردنی ئاسوودەیی. تەمەنی باڵغبوون دەتوانێت ببێتە هۆی هەست و سۆزێکی زۆر، وەک لە دەستدان، ترس، بێزاری و تەنانەت خۆشحاڵی. گرنگە ئەم هەستانە بناسیتەوە و ڕەچاوی بکەیت. بۆ نمونە دەتوانیت بڵیت: ئایا هەست بە فڵان دەکەیت لەم بارەیەوە؟ ئەمە کاردانەوەیکی ئاساییە. تەنانەت ئەگەر هەستەکەی بەهەڵە بخەمڵێنیت، ئەوە دەرگایەکی بۆ دەکاتەوە کە هەستە ڕاستەقینەکەی پێت بڵێت. لێرەدا نمونەی چەند سینارۆیەک دەخەینە ڕوو کە یارمەتیت بدات بۆ دەستپێکردنی گفتوگۆکە. سینارۆی یەکەم بۆ دەستپێکردنی گفتوگۆکە. دەمەوێت قسەت لەگەڵدا بکەم دەربارەی شتێک کە پێی دەوترێت باڵغبوون. ئایا ئەم وشەیەت بیستووە یان دەزانیت چییە؟ هیچ کێشە نییە ئەگەر بیزانیت یان نەیزانیت. دوای ئەوەی کە وەڵامی دایتەوە بڵێ: باڵغبوون بەشێکی ئاسایی و تەندروستی گەورە بوونە. کاتێکە کە مادە کیمیاییە تایبەتەکان لە جەستەدا کە پێیان دەوترێت هۆرمۆنەکان دەستەکەن بە گۆڕینی شێواز و هەستکردنی جەستەت. هەندێک گۆڕانکاری دەبینیت، هەندێک گۆڕانکاریش کە ڕەنگە نەیبینیت. سینارۆی دووەم بۆ ڕوونکردنەوەی گۆڕانکاریە سۆزدارەکان. هەندێک گۆڕانکاری لە سەردەمی باڵغبووندا دەتوانیت بە چاوی خۆت لە لەشتدا بیبینیت. هەندێکی تریشەیە کە نابینرن بەڵام بوونیان هەیە. ئەو مادە کیمیاییە نوێیانەی لە ناو جەستەت کە پێیان دەوترێت هۆرمۆن دەتوانن گۆڕانکاری لە هەست و سۆزەکانتدا دروست بکەن. لەوانەیە هەستەکانت قوڵتر بن و هەندێک جار تێکەڵاو یان قورس بێت. ئەگەر ئەزموونی ئەم هەستانت کردووە، ئەوە ئاساییە و هیچ شتێک نییە. دەمەوێت بزانیت کە هەمیشە دەتوانیت لەگەڵ من قسە بکەیت. بۆ ڕوونکردنەوەی گۆڕانکارەکانی ئەناتۆمی نێرینە، بابەسی ئەو گۆڕانکاریانە بکەین کە لە جەستەتدا ڕوودەدەن تا تووشی سەرسوڕمان نەبیت. لەوانەیە تێبینی ئەم گۆڕانکاریە جەستەیانە بکەیت. بەرزبوونی باڵات، دەنگت قوڵتر دەبێت، ئەندامی نێرینەت و کیسەی گونت گەورەتر دەبێت. هەندێک مووی سووک لە دەوروبەری ئەندامی نێرینەتدا گەشە دەکات. هەندێک مو لە ژێر باڵەتدا گەشە دەکات. مو لەسەر ڕوخسارت گەشە دەکات. لە کاتی گونجاودا باسی چۆنەتی بەڕێبردنی دەکەین. دەربارەی ڕەبوون، ئەندامی نێرینە هەندێک جار نەرم و هەندێک جار ڕەقە. هیچ کێشەیەک نییە لە هەردوو حاڵەتەکەدا. کاتێک ڕق دەبن تەنها لەبەر ئەوەیە خوێنی زیادە لە خوێنبەرەکان و دەمارەکانیدا دەڕوات. دەکرێت کاتێک لە خەو هەڵدەستیت ڕووبدات، یان کاتێک میز دەکەیت، یان کاتێک دەستی لێ دەدەیت، یان کاتێک بیرکردنەوەیکی وروژێنەرت هەبێت، یان هەندێک جار بەبێ هیچ هۆکارێک ڕوودەدات. دەربارەی ئاو هاتنەوە، جەستەت شتێک دروست دەکات پێی دەوترێت تۆ. ئەمە شلێکی سپیە کە لە ئەندامی نێرینەتەوە دێتە دەرەوە و تێیدا خانەی بچووک هەیە بە ناوی سپێرم. سپێرم یەکێکە لەو شتانەی پێویستە بۆ دروستکردنی منداڵ. ئەمە مانای ئەوە نییە کە بە شێوەیەکی خۆکارانە منداڵ دروست دەکەیت یان ئامادەیت بوویت. تەنها مانای ئەوەیە کە جەستەت ئێستا ئەو بەشانەی هەیە کە دەتوانێت یارمەتی دروستکردنی منداڵ بدات کاتێک گەورەتر بوویت، ئەگەر ئەوە شتێک بێت کە تۆ هەڵی بژێریت. دەربارەی خەونە تەڕەکان، لەوانەیە ئەزموونی شتێک بکەیت کە پێی دەوترێت خەونی تەڕ. کاتێک کە تۆ لە ئەندامی نێرینەتەوە دێتە دەرەوە لە کاتی خەوتندا، ئەمە بە تەواوی ئاساییە. پێویستە بزانیت کە کەمێک تەپەڵەی دروست دەکات. دەبێت خۆت بشۆیت و ڕەنگە پێویستیت بە گۆڕینی بیجاما یان سەرجێگاکانت بێت. دەمەوێت ئەمە بزانیت تا کاتێک ڕوویدا نیگەران یان سەرسام یان شەرمەزار نەبیت بۆ ئەوەی گفتوگۆکە باکراوەیی بمێنێتەوە. باشە، من لێرەدا دەوەستم. لەسەر کۆمەڵێک شتی گرنگ قسەمان کرد. بەردەوامیش دەبین لەم گفتوگۆیانە. لەگەڵ گۆڕانی جەستەتدا ئاساییە هەست و نیگرانی زۆرت هەبێت لەبارەی شتەکانەوە. جارجارە پێکەوە قسە دەکەین. هەمیشە حەز دەکەم بیتەلام ئەگەر پرسیار یان هەستی نیگرانیت هەبێت. هەرگیز تووڕە یان سەرسام نابم و پێم وانابێت کە پرسیارەکەت خراپە. تۆم زۆر خۆش دەوێت. ئەم گفتوگۆیانە دەرفەتن بۆ قوڵکردنەوەی پەیوەندیەکەت لەگەڵ کوڕەکەت. لەوانەیە هەستی ناڕەحەتی بە هەردووکتان ببەخشێت، بەڵام بە قسەکردن لەسەر ئەم بابەتانە بۆی دەردەکەوێت کە تۆ دەتوانیت مامەڵە لەگەڵ ناڕەحەتیدا بکەیت و تۆ سەرچاوەیەکی زانیاری گرنگیت بووی. هەروەها دەتوانێت بێتەلات کاتێک پرسیار یان نیگەرانیەکی هەبێت. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.